بۆ ئەوانەی ناونیشانی دیموکراتیان هەڵگرتووە لە ئەمریکاوە بەکردەوە فێری دیموکراتی ببن. جۆرج بۆشی کوڕ کۆماریە واتە لە پارتەکەی ترەمپە لەبارەی هێرشی لە ئەنگرانی ترەمپ بۆ سەر باڵەخانەی کۆنگرێسەوە دەڵێ ئەوەی ڕووی داوە مەگەر تەنها لە کۆمارەکانی مۆزدا هەبێ. وەزیری گواستنەوە وەزیری پەروەردە حتمەن هەردووکیان لە کۆماریەکانن. دوای ڕووداوەکەی کاپیتۆل دەستیان لە کارکێشایەوە. لاری هۆگان حاکمی ویلایەتی میریلاندیش وتی پێویستە ترامپ یان دەست لە کار بکێشێتەوە یان دوور بخرێتەوە. America would be better off if the president would resign or be removed from office. لە کاتی پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردننی سەرۆکایەتی مایک پێنس جێگری سەرۆکی کاربارێکەر و سەرۆکی ئەنجومەنی پیران تونند و تیژی و هەڵبتانە سەر کۆنگرێسی سەرکۆنە کرد و با ڕۆژێکی ڕەش ناوی برد. پێنس وتیشی سەرەڕای کاری تونند و تیژی و تێکدەرانەی بێپێشینەی سەر کۆنگرێس ئەوە تا نوێنەرانی گەلی ئەمریکی جارێکی دیکە بۆ بەرگریکردن لە دەستوری ئەمریکا کۆبوونەتەوە. لە درێژەی کاردانەوەکان بەرامبەر ڕەفتاری سەرۆکی کاربارێکەر هەرێکە لە مات بۆتینگەر جێگری ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی، سارە ماتیۆز جێگری وتەبێژی کۆشکی سپی، ریکی نێسیتا سکرتێری کاروباری کۆمەڵایەتی کۆشکی سپی، ستیڤانی گریشام گەورە فەرمانبەری نووسنگەی خانمی یەکەمی ئەمریکا، میلانیا ترامپ و میک مۆلڤینی نێردەی ئەمریکا بۆ ئێرلەندای باکوور دەستیان لە کار کێشایەوە. دیموکراسی بەرلەوەی قسە و مرەکەبی سەر کاغەز بێ کردار و ڕەفتارە. دیارترین کرداریش لەو چەمکەدا پرۆسەی ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات و ڕێزگرتنی دامەزراوە فەرمیەکانی دەوڵەت و ئومەتە. هاندانی ترامپ بۆ خۆپیشاندان و هەوڵی ڕێگری لە پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان ناوی ئەوی وەک سەرۆکێکی زیانگەیەنەر بە دیموکراسی ئەمریکا خستە نێو مێژووی ئەو وڵاتەوە و خۆشی لەوانەیە تا کۆتایی تەمەنی لە سیاست دوور خست بێتەوە. بە تایبەت کە هاندانەکانی ئەو بۆ هۆی ئەوەی لایەنگرانی بدەن بەسەر باڵەخانەی کۆنگرێس و دانیشتنی ئاسایی کۆنگرێس پەک بخەن. وڵاتێک کە دیموکراسی بۆ نێوخۆی خۆی وەک دەقی پیرۆز بەکاردەهێنێ یار و نێیاری وڵاتەکە ئامادەیە بەرگری لە بنەماکانی بکات. کاتێ مەترسی لەسەر دامەزراوەکانی دروستە بێ هاوشێوەی ئەوەی لە ڕووداوی داخستنی پارلەمانی کوردستاندا ڕوویدا پاسە بەوە ناهێنێتەوە کە لە نێوان خراپ و خراپتر خراپیان هەڵبژاردووە. ئێمە کەوتینە بەر بەرداشتێک لە بینی خراپ و خراپتر دەبێ یەکێکیان هەڵبژێرین. ئێمە خراپەکەمان هەڵبژارد بەڵام ئەو خراپەمان هەڵبژارد چونکە پێویست بوو هەڵێ بژێرین. لەو کاتەدا پێویست بوو ئەولەویەتی ئێمە ئەو قسانە نەبوو کە ئەرێ ئەمە شەرعیە و ئەوە نۆشەرعیە و ئەرێ ئەم مادەیە فڵانەوە مادە. لە هەرێمی کوردستان و لە مێژووی زۆر نزیکدا پارت و لایەنەکان لە پێنەومانەوەی خۆیاندا با هەموو ئاگرێک یاریان کردووە. جارێک سوپای ڕژێمیان هێناوە و پشتی براکانیان پێشکاندووە و ئەو خاکەی بە خوێن لە ڕژێم گیراوە بەبێ خوێن ڕادەستیان کردوتەوە. جارێکیش کاتێ مەترسی لەسەر پێگە و کورسی کەسێکیان دروست بووە دەرگای پەرلەمان کە بەرزترین دامەزراوەی یاسایی پڵۆم داوە و لە دروشمی نەتەوەیی و دیموکراسیشدا هیچیان بۆ کەس نەهێشتووەتەوە.